ئەوەشی پەیوەندی بە وەزارەتی ئاوادارکردنەوە تازە شێکە لای وەزارەتەکە لە چەند مانگی پێشوو بەهۆی ئەو بارودۆخی کە بەهۆی پەتای کۆرۆناوە هاتووە پێش کارکردن لە ڕێگەکە وەستا بوو ئیمڕۆ هاتوین بۆ ئەوەی بە ناوی وەزارەتی ئاوادانکردنەوە ئەم قامەتی قەزای پێنجۆن ئاگادار بکەین و هەم کۆمپانیاکە ئاگادار بکەینەوە کە دەستکاتەوە بە کارەکانی خۆی بە هەموو توانای خۆی وەوە لەو ماوەی کە ماوە پێش ئەوەی بگەینە وەرزی زستانی سەخت پرۆژەکە تەواو بکات و هەوڵیشمان ناوە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە نزیکترین کاتە پارەی پێویستیان بۆ تەرخانەکەین بۆی بتوانێت بەڵێندەر بەبێ کەم و کوڕی ئیشەکانی خۆی جێبەجێ بکات و ئیمڕۆ هاتنی ئێمە مەبەستی سەرکی ئێمە بە گەڕخستەوەی پرۆژەکەی بە شێوەیەکی خێرا کە بتوانێت کارەکانی خۆی ئەنجام بە لەمڕۆوە بەڵێندەر ڕائەسپێرین کە هەموو توانەکانی خۆی بەکاربێنێت و بە هیچ شێوەیە کەم تەرخیمی و سستی نەنوێنێت و ئەوەشی لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەرامبەریا بۆی جێبەجێکە شیشی پەیوەندی بە کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بەم کابینەیەوە هەیە من ئێستا هاتووم بۆی پرۆژەکە بەگەڕ بخینەوە بەداخەوە بۆی بارودۆخی کۆرۆناوە وای لێ هات بەهەرحاڵ ئێستا هاتوین پرۆژەکە بەگەڕ بخینەوە ئومێدەوارین لەو چەند مانگی کە ماوە لەم ساڵە پرۆژەکە تەواو بکەین و هەوڵی جدیشماناوە بۆ ئەوەی پارەی پێویستی بۆ داوین بکرێت تا پرۆژەکە تەواو بکەین تووشی نەخۆشینە ئەوەتە ئەم کابرا فەناع لێرە ڕۆژانە ئەچێ ئاوە کاتە سەر جادەکەی کابە وەڵا ئەم جادە زۆر عیبە بۆ شانی حکوومەت کە ئاوا 3 کیلۆمەتر 2 کیلۆمەترە بێ شاگی ناگەن و پارەی کۆمپانیاکە سرم ناگەن بە ناوەڵێک پارەمە نەکردۆ کۆمپانیەکە بەڵام زۆر عیبە بۆ حکوومەت ئەم هەموو داهات و پارە و شتە پێیاگەن کە ئەم جادە ئاوا خۆڵ و تەپوتۆزە هەچی سیارەی خەڵکە گشت هەڵوەشاوە زۆر عیبە بۆ ئەوان ئەیبە شەرم من خۆم شەرمەکەم کە ئاوازێ باسی شتانەکەمە بۆ ئەوان خۆیان شەرمیان کردای چاکیان کردای بە بێپرس 30 ساڵە ئەمان لێران پارە پیاکەن لەم سنوورە جادەی گەم بۆ چەک نابێ کێشە وەڵایی ڕۆژانە ڕۆژێ پارە پیاکەی ڕۆژە لافی تەرین هەموو ڕۆژێ شتمان نشکێ هەموو ڕۆژێ کولی ڕۆژێ حەچی زیارەی گیری خواردەوە بەدەست ئەم جادەوە پێشترش کەوتمان ئەم پرۆژەی لە ساڵی 2014 دەست بەکار بووە سەرەتا بیدایەت بڕیار بۆ تەنها قۆناخی دووەمی کە درێژەکەی 6 کیلۆمەتر نیو بوو ئەنجام بدرێ پاشان کە کەوتینە ناو ئەزمەی مالیەوە حکوومەت هێرێم بڕیاریە قۆناخی یەکەم و کۆتایشی بخاتە سەر ئەم پرۆژەی بە هەمان بوو جەوش بە گۆڕانکاری لە تەواوی چینەکانی ڕێگاکە بەوەش پرۆژەکە بوو بە 10 کیلۆمەتر بەداخەوە ماوەی 4 جار لە ساڵی 2014 و 2016 و 2010 و 2020 بودجێ پرۆژەکە ڕاگیراوە هۆکاری سەرەکی دواکەوتنیشی ئەوەیە جگە لەوەش ڕێگری لە پرۆژەکەی هەیە ڕێگری هاوڵاتیانە لە چەند بڕگەیەکە سەرڕای ئەوەش کارکردنمان لە سنووری پێنجوێنە سنووردارە یعنی تۆ زۆر کاتەیە وەرزی بارانبارین زوو دەست پێەکە ناچاری کارەکانی ڕابگری بەڵام ئینشاءالله بە هاتنی وەزیر دڵگەرمین بەوەی کە بودجێ پرۆژەکە تەرخان بکرێت لە فترێکی زەمەنی زۆر کەمە کۆتایی بەکارەکانی پرۆژەکە هێنین.